کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە لە ماوەی ئەو 6 مانگە تۆمار کراون بریتە لە 181 ڕووداوی جۆراوجۆر. لە کۆی ئەو 181 ڕووداوە 162 ڕووداوی ئاگرکەوتنەوە دیارە تۆمار کراوە و لەگەڵ یەک ڕووداوی وەرگەڕانی ئۆتۆمبیلێکی بارهەڵگیری سوتەمەنی لە گەلی عەلیبەگ و دوو ڕووداوی هەڵدێران تۆمار کراوە و شوانێک لە سنووری ناحیە خەلیفان لە چای گۆڕەس تووشی ڕووداوی هەڵدێران ببوو تەنها زاندار ببوو و هاوڵاتیەکش لە چای ئەلبەت لە سنووری ناحیە شێروان مەزن لە تووشی ڕووداوی هەڵدێران ببوو بە تەنیا زاندار ببوو و هێنانی یەک تەرم لە ناو خەرەندی ڕەواندوز بە هاوکاری برایانمان لە پۆلیسی ڕەواندوز هەر لە ماوەی 6 مانگی ڕابردوودا ڕووداوی لافاو تۆمار کراوە و لەگەر خنکانی دوو هاوڵاتی لەنێو ڕووباری گەلی عەلیبەگ کە ئاستی مەلەوانیان وەکو پێویست نەبوو بەداخەوە بوو بەهۆی خنکانیان و وەتیمەکانیشمان توانیویانە سێ هاوڵاتی لە ڕووباری گەلی عەلیبەگ لە مەترسی خنکان ڕزگار بکات. 162 ڕووداوی ئاگرکەوتنەوەی جۆراوجۆر هەبووە ئەو کارەکانیشان زیاتر بەهۆی بڵی غاز و شۆرتی کارەبایی بووە. تا هەش ڕووداوی پوش و پەلاش دیارە تۆمار کراوە کە بەو هۆیەوە 171 دۆنم بە شێوەی نزیکراوەیی لە پوش و پاوان سوتاوە. زیانی گیانی بەداخەوە تۆمار کراوە خنکانی دوو هاوڵاتی لە ڕووبار و وەزامداربوونی شوانێک دوای هەڵدێرانی لە چای گۆڕاز بەنسبەت زیانە مادیەکانیش بە شێوەی بەپێی ئەو خەملاندنەی کە لە بەڕێوەبەرایەتیمان خەملاندنی لە بۆ کراوە دەخەملێنرێت بە 452 ملیۆن و 625 هەزار دیناری عراقی.